ئێستا من لە سەر پردی کاولۆکانم دیارە لە دوێنێەوە بەرەبیانی دوێنێ بەهۆی ئەوەی کە پردەکە داکەوتبوو لە ئەمڕۆدا تیمەکانی پاراستن و ڕێگاوبانی سۆران هەڵساون بە ئەنجامدانی ئەوەی کەەوە پردەکە ئەو شوێنی کە داکەوتبوو چاکی بکەنەوە. بەهۆی ئەوە تازە من پرسیارم لێیان کرد باسییان لەوە کرد کە ئەم بابڵێ ئەم ستونەی ژێرەوەی کە ڕاگرێکی پتەوە بەهۆی ئەوەی کە درزی دابوو ئەگەر لە دیمەنەکاندا خۆتان ئەیبینی کە درزێکی گەورەی داوە ئەمە مەترسی لەسەر پردەکە دروست کردووە ئەمە بۆ تەوەکاری ئەوەی کەەوە ڕاگرێک بە هەمان شێوەی ئەم ڕاگرە کە کێشەکەی نزیک تەنێک دەبێت و درێژەکەی بۆ 6 متر دەبێت کە هێناویانە و یانەوێت ئەم پارچانەی کە پێوە بەستراون لی بکەنەوە دواتر ئەم ڕاگرە بەگشتی بگۆڕن و من پرسیارم کرد سەباردەوەی کە ئاخۆ پردەکەت تا چەند زیانی بەرکەوتۆ باسییان لەوە کرد کە تەنها ئەم ڕاگرەی کە هەیە لە ژێرەوە تەنها ئەم زیانی پێکەوتووە تەنها ئەم با بڵێن ئەم ڕاگرە درزی بردووە ئەوەش بەهۆی ئەوەی کەەوە ئەم بار هەڵگرانەی کە دێن بە دوایەکەوە لێرە قورسایەکی زۆریان دروست کردبوو ئەمە بۆ تەوەکارەوەی کە دوێنێ بەرە بەیانی دوێنێ درزێکی گەورە بەرێت و لە ئێستادا خۆتان لە دیمەنەکان ئەیبنکەوە خەریک چی ئەوەن کە ئەم پارچانی پێوە بەستراونەتەوە لی بکەنەوە و دواتر ڕاگرەکە بگۆڕن و من لەسەر ئەوش قسم لەگەڵ کردن کە چەند کاتی پێویستە باسییان لەوە کرد کە لەوانەیە ئەمڕۆ یاخود بەیانی با بڵێن لە ئەمڕۆدا ئەم ڕاگرە لێ دەکەنەوە بەیانیش لەگەری ئەوە کە ڕاگرەکە دابنێن و ئیتر ئەم ئەم سەرپۆشانێک کە لەسەری بوون دایبنێنەوە پردەکە هیچ گرفتێکی نامێنێتەوە تاوەکو ئێستا ئەوەی باسییان کرد کێشە بەگشتی بە پردەکە نەکەوتووە تەنها ئەوەی هەبووە ئەم شوێنە بووە کە ئێستا خەریکین و چاچی دەکەن پردەکە لە ئاستی خۆی داماوەتەوە و دانەکەوتووە ئەمە کۆی زانیاریەکان وەک ئاماژە پێدان